بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وأصحابه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا ما علمتنا يا رب العالمين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵم لە زنجیرەی 12 لە تەفسیری سوورەتی کەهف بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئەوڕۆ لە ئاەتی ژمارە 71 هەتا ئاەتی ژمارە 78 دەچینە خزمەت ئەو کۆمەڵە ئاەتە پیرۆزە. هەر بەردەوام دەبین لە باسی موسا پێغەمبەر سەڵات و سەلام بخوای لەسەر بێ لە ئاەتەکانی پێشوو لە دەرسی پێشوو باسی چیرۆک و بەسەرهاتی موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەر ئەو گەنج و لاوەی کەوا لە خزمەتی موسا پێغەمبەر دابوو کە یوشعی کوڕی نونە وەکو ئەوها هاتووە لە تەفسیرەکان بەیەکەوە ڕۆیشتن گەڕان بەردەوام بوون هەتا ماندووبوونەکی زۆر تا گەیشتن بە بەندە چاکەکە کە ئەو بەندە چاکەش بریتە لە خضر وەک لە فەرموودەی سەحیحی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ناوی هاتووە. لەو چەند ئاەتە پیرۆزەی ئێستا کە ئێمە ئەوڕۆ دەچینە خزمەت ئەو کۆمەڵە ئاەتە پیرۆزە 7 ئاەتە کە باسی ئەومان لۆ دەکا بە یەکگەیشتنی موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ بەندە چاکەکە و ئەو چەند ڕووداوەی کەوا ڕووی داوە لە بەیری موسا پێغەمبەر و خضر سەلامی خوای گەورەیان لەسەر بی چ ڕووداوە گەڕوویدا چیان کرد کە بەیەکتر گەیشتن ئەو بابەتانە باز دەکەین ئینشاء الله. تەوەری دووەمی تەفسیری ئەو چەند ئاەتە پیرۆزە مانای وشەکان. فانطەلەقا بەڕێکەوتن ڕۆیشتن، خەرەقەها کونی کرد، ئیمڕا کردارێک، وەلا تورهقنی لەسەرم گران مەکە، زەکیە پاک و بێگەرت، نوکڕە کاری خراپ کاری بەد، من لەدونی لەلایەن ئێمەوە، ئستەطعەمە داوای خواردنیان کرد، فەئەبەو ڕازی نەبوون، یوضەیفوهما میوانداری کردنیان، یەنقەضە بڕوخێت، سەئونەبیئوکە دوایی ئاگدارت دەکەمەوە. تەوەری سێم مانا و تەفسیری ئاەتە پیرۆزەکان. خوای گەورە سوبحانەه وتەعالا دوا بە دوای ئەوەی باسی کرد کە موسا پێغەمبەر سەلامی خوای گەورەی لەسەر بێ لەگەر ئەو گەنج و لاوە بەڕێزە بەیەکەوە ڕێیەکی دوور و درێژیان بڕی لەسەر ئەمر و فەرمانی خوای گەورە کەوا فەرمووی بەردەوام دەڕۆم حتى أبلغ مجمع البحرين أو أمضي حقبة دەڕۆم بەردەوام دەبم هەتا ئەو کاتێک کەوا ئەو شوێنەی دوو دەریاکە خۆلەیەک دەدەن یان ئەگەر باوەیەکی زۆریش پێویست بکە هەمیشە و بەردەوام دەڕۆم حتا ئەو ئاوات و ئامانجەم دێتە دی ئەویش گەیشتنە بەو بەندە چاکەی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا ئاڕاستەی موسا پێغەمبەری کرد، داوای لە موسا پێغەمبەر کرد بەو بەندە چاکەی خوای گەورە بگات. لێرەدا خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی بەیەکگەشتنی موسا پێغەمبەر دەکات لەگەر بەندە چاکەکە کاتێک کە پێکهاتن لەسەر چەند مەرجێک کە خضر بە موسا پێغەمبەری فەرموو ئینەکە لەن تەستەطیع مەعیە سەبرا، هەرگیز ئەتوو ناتانی ئارام بگری لەگەڵە من بی لە هەندێک کردار کە ئەمن دەیکەم لە بەرچاوی تو زۆر کردداری قورسە، زۆر گرانە، زۆر زەحمەتە، لۆیە ناتانی دام بە خۆدا بگری، ناتانی سەبر بگری بەرامبەر کردارێک کە ئەمن لە دیوی شاراوەکەم لێ ڕوونە بۆ وا دەکەم، بەڵام دیوەکەی دەری خراپە، بەڵام دیوی شاراوەی دەزام چ مەسلحەت و بەرژەوندێکی تێدایە. لۆیە پێک هاتن موسا پێغەمبەر فەرمووی ئەمن بە ئیزنی خوای گەورە
سەرپێچی ناکەم و لە گەرت دەبم و سەبرێکی باش دەگرم بەیەکەوە ڕۆیشتن وەکو خوای گەورە دەفەرمێ فانطەلقا هەردووچیان بەیەکەوە ڕۆیشتن لێرە فانطەلقا نافەرمێ فەمشیە وانیا بەڵکو دەفەرمێ فانطەلقا کەلیمەی ئینطیلاق دائیما لە زمانی عەرەبی لە بۆ شتێک بەکاردێ کەسێک زۆر بە گوڕوتینەوە زۆر بە هیممەتەوە زۆر وەکو برەی لە بۆ شتێک بڕواتن کەوا مەهامەکی تێدایە گرنجیەکی تێدایە لۆیە موسا پێغەمبەر سەلامی خوای گەورەی لەسەر بێ لەگەر خضر بەیەکەوە ڕۆیشتن زۆر بە گوڕوتینەوە کاتێک کە ڕۆیشتن هەر لە دەو بەحرەکە بوون حتى إذا ركبا في السفينة هەردووچیان ڕۆیشتن لە دەو بەحرەکە چاوەڕوانیان کرد هەتا کەشتیەک هات کە کەشتیەکە هات في السفينة واتە کەشتیەکی کەشتیەکە هات کە کەشتیەکە هات رەکیبا في السفينة سواری کەشتیەکە بوون تەوان دەڵێن خاوەنی ئەو کەشتیە کاتێک کە خضریان دی دیارە خضر هەر خەڵکی ئەو مەنتقەی بووە موسا کەسێکی بیانی بووە بۆیە زۆر ڕێزی لێیان گرت زۆر ڕێزیان لە خضر و لە موساگرت لە بەخاتری خضر ڕێزیان لە موساش گرت بۆیە وەکو دەڵێ لە هەندێک لە کتێبەکان دەڵێ پارەشیان لێوە نەگرتن یعنی تەمەشا بکە ئەو ئیکرامە ئەو ڕێزە شوێنێکی تایبەت ڕێزێکی زۆر تایبەت ئینجا پارەشیان لێوەردن کرێی سواربوونی ئەو کەشتێ کاتێک کە ویستیان بپەڕنەوە لەو دەریایە لۆیە حتى إذا ركبا في السفينة کاتێک کە هەمویان موسا پێغەمبەر لەگەر گەنجەکەی وە لەگەر خضر بەیەکەوە سواری کەشتیەکە بوون لەو کاتی سواری کەشتیەکە بوون ئەوانە ئەوەندە ڕێزیان لە خضرنا پارەیان لێوەرنەگرتیان ئەو پەڕی ڕێزیان لێ نایە کاتێک کە کەشتیەکە دەستە ناوەندی دەریاکە خەرەقەها چی کرد خضر کەشتیەکەی کون کرد کەلیمەی خەرق واتە کونکردن هەستا تەورەی دەستدایێ لە ناوەندی کەشتیەکە دەستی بە لێدانی دارەکانی ناو کەشتیەکەی کرد برین ئەوەی کە کەشتیەکە تەمان بە لەوح دروست کرایە کە هەندێک لە لەوحەکانی شکاند و هەروەها دەری هێنا عیبداری کرد قالە لەو کاتەدا موسا پێغەمبەر سەیر دەکات تەمەشا دەکات وا لە ناوەندی دەریا کەشتیەکی پڕ لە بار کۆمەڵە خەڵکێکی زۆر لەسەر پشتی ئەو کەشتیەیە لە ناوەندی دەریاکە ئەو کابرایە هەردەستی کەشتیەکەی کون دەکات کونکردنی کەشتی معنای چی یعنی ئاو بێتە ناو کەشتێکە کە ئەو هاتە ناو کەشتێکە کەشتێکە قورس دەبی کە قورس بوو یەکەوسە نقم دەبیت و ئەو خەڵکە لە ناو دەچی لێیە موسا پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هاواری لێ هەردەستێ سەبر و ئارامی نامینێ چ دەڵێ قالە ئەخەرەقتەها ئەی خضر ئەو کەشتێکەت کون کرد لتغرق أهلها بويا كشتيك كون كت لتغرق أهلها لو أوي ما بستا أو خلق هموي غرق بي نقوم بي بخنشي لنا أو كشتيا خلشي سبشتي أو كشتيا هموي نغرو بيتو نقوم بيتو بخنشي لقد جئت شيئا إبرا براستي إيشي كاركت كد لقد جئت براستي بكارك هستاي شيئا كارك أو تويا إمرا كلمة إمر لزمان عربي أمر واتا كار كردار كلمة إمرا واتا كرداري زور قورا زور خطرناك زور ترسناك أنزام الدعوة براسي إيشي كاريشي زوزو مترسية كاريشي زور قوريا لخرابي للناوتوني أو خلقا سون اشتوادك قال خضر بموسى بيغمبر ده فرمي ألم أقل إنك لن تستطيع معي صبرا أدي هل زو سرد لسردتاي بيجيشتن مان ألم أقل بتوم نقو إنك براسي أتوكسجي لن تستطيع هرجيز تواناي أودنيا معي لقل من صبرا صبر بقري دام بخدا بقري بيم قوتي يا نا لو يكوسر موسى بيغبر صلاة والسلام يخوي لسر بيه كأوي بيدا كوتوا أو مرزي بيدا كوتوا كلقى خضر بيكاتبون لو يداوي لي بردون دكا قال لا تؤاخذني بما نسيت ولا ترهقني من أمري عسرا قال موسى بيغمبر فرموي لا تؤاخذني بما نسيت
لسرم حسيب مكة لا تؤاخذني لم مقرأ بما نسيت بهوي أوي أو لقصد لو كانت بجواباتم لبيرم تو مرزكم لبير توا كلبيدال لقرت بيك هاتم قصة لقصيتونك أمن ومقو قوتم ستجدني إن شاء الله صابرا ولا أعصي لك أمرا بس والله لبيرم تو أمرزا لو يلير بزانا لشريعة إسلام مي مسلمان نسيان يچێکە لەو هۆکارانەی کە بە عوزر دادەندرێ کەسێک کە گوتی وەڵڵی ئەو شتەم لەبیر چۆوە هەم خوای گەورە بە گوناح لەسەری نانووسی قەڵەمی گوناح نووسین هەڵدەگیرێ لەسەر کەسێک کە لەبیری چووە کە دارەچی کردیا لۆیە ئینسانیش دەبی عوزری کەسێک قبول بکە کە بە نسیان و لەبیر چوون کارە کردەوەچی بکە ولا ترهقني من أمري عسرا ولا ترهقني يعني لسرم قرز مكة لسرم قران مكة من أمري لو كرداري كأمن كردم عسرة وكو تشتكي قرص قران لسرم ميخة يعني لسرم تاوان بار مكة سزايشي قرص مدى يعني ما بس موسى بيغمبر لير أو بوا يعني حظي كدي بردوان بي لقري لو وتي داوان ليكم آسان كريم لوبكا لبيدم تسو لو حظكم زياتر لخزمت البم لقلت دابم أما يكم كردار كخضر بيهستا ككون كردني الكشيت كشتي كبو كاري دومي خضر فانطلق لا كشتيكا طبعا بريه وكشتيكا رويت هات نخواري كهات نخواري لو بري درياكا لو شكاليكا فانطلق ديسان او جار زور بقروتينوا موسى بيغمبر صلاة والسلام خوالي لسبه لقر او بندت ساكيا رويشتن حتى اذا لقي غلاما فقتله تا رويشتن بشوينك دا رويشتن كوملك ميد من دال كلمة غلام لزماني عربي بوكا سيدة وتري يعني لتمني دصال حتى دقات باز دصال عف دصال هج دصال او هلا تمني شي قندي كا تمني تازة في قيشتو بيتن تمني تازة في قيشتو يعني قندي شي غلام قندك تازة في قيشتو او قندا لقى كوملك لمن دالو قندا تازة في قيشتو كاني هاو تمني خوي بيكوان ياري دا كان قمي دا كان خديشي راب واردنا لو كاتدا خضر تمشاي او قنزيكر فقتله تمشايكر يشي لو قنزانا كبي جيشت او قنزيكرتو كشتي بتشيو هذا كشتيتي الله اعلم مهم كشتي طبعا لو كاتا قندشي زوان تازا بي جيشتو خاوني دايكو باوچيك لنا اهم كوملا قنزا كاتك خضر كشتي لو موسى بيغمبر صلاة والسلام خوای لەسەر بێ زۆر دڵتەنگ بوو زۆر لە کنیشتێکی گەورە بوو لێیە سەبر و دا سەبری نما نەیتوانی دام بەخۆی دابگری قال وتي أقتلت نفسا زكية بغير نفس آية أي خضر أقتلت نفسا زكية كسكت كشت كأو كس خاوني دلو درونو خاوني نفسك زكية زور باكو بالف تكراو قنديشي بيقناح بتاوان باك ديكوجي بغير نفس ببيع ويكسيشي كشتبي ديارة لشريعة كاني بيشو جروك وخواي سبحانه وتعالى دفر من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس هر كسك بكوجي ونيا ببيع ويكسيشي كشتبي ونيا قصاصي لي ودجي لي توا خواي سبحانه وتعالى لقرآن بازك ديار لشريعتي موسى جوابها كسة كشتبي مستحقة بكجريتها لو يدري أقتلت نفسا زكية كسة كشت كسة باك كسة بالف تكراو كسة دلو درون بر زور باك بغير نفس ببيعوي وكسة كشتبي ببيعوي تاواني كتبي لقد جئت شيئا نكرة براستي كاري كتكت إيشا كتكت نكرة كلمة نكرة لمنكرة وهاتوا نكر واتكر دارك هرتي خاون هوش وعقله زمين وجدان به إنكاري دكا بي رازينيا براسي منكرة كاري شي زول خراب تكرت أو يأتو كردت طبعا أو تاري خضر زول تنطرخنا لمسادة قال بيدري ألم أقل لك
لذاري بيشو فرموي ألم أقل إنك نيقول لك أو زارا لبرو عتاب سرزنشت كي زورتون ترى أدي أمن بخودي توب نقو أي موسى ألم أقل لك إنك أتكسيتي لن تستطيع معي صبرا هرجيز توانا دنيا ناطواني صبر آرام بقدي لك من صبرا ليرة بزانا لا مش وين كانت صدق في صبرا واتا صبرتي أوتو كبراسي حق خوتتو رخنا بقدي بلان بيم قوتي لسارتا هرتي قصلا قصي من مكة راسك كردوا أو كردواني من ديكم لظاهر رو كشي كرداري زور قوري وخرابن بلان تو ناورو كي نازاني تو او اشتي لبشتي او رداوه هي تو اقل لوين يا لويا اتو او نوع الصبر النية كبطواني لقرمن ريبكي وهركسيتي اسايش بي طبعا او صبري ناطواني صبر بكري برامر اشتيتي وا لويا بيموتي اي موسى بيغمبر ديسان موسى بيغمبر صلاة وسلام يقوي لسربي او مرزي سرتاي كبيكاتن لقر خضر ببيري ديتوا ديسان عزر دين توتسد قال موسى بيغمبر دفرمين إن سألتك عن شيء بعدها أي خضر أو زارا أو زاري يكم زاري دوام زاري سيام حقي خوتا إن سألتك عن شيء بعدها دواي أو دو زارا لين ببورا زاري سيام دواي أو دو زارا أجر هر بسيارة كملتو كرت هر رخنا كملتو كرت هر قلية كملتو كرت فلا تصاحبني حقي خوتا مصاحبو رفيقاتي وبرادراتي من مكة لا بروي أمنوتو بيك وناطواني براسي لقيك تربروي حقي خوت أتو ليم دابري بلام تواو دواي أو دو رخني كلتهم قد زاري سيمش عفومك لا برين زاري دوم عفومك زاري سيم أقد دوبار بوا فلا تصاحبني لويا أقد تمشابكي لا زور زوري اشتكان إنسان هتا سي زاري لبوي هيا إنسان عفوبك عقوبة كان دائما لسيب لبندي دروا زاري يكم عفو يدكي زاري دوام رخنا شي ليدقري زاري سيم حق خوتا تو عقوبة يدي لويا عقوبة كم مسافر بالدواي ليدكا دلي كاكا زاري يكم دوم عفو كدم حق خوتا زاري سيم أقد دوباره بوا حق خوتا عقوبة بدي عقوبة كي من اشتولة صد كرنا وكي تو لمن أو فلا تصاحبني رفاقتي من مكو ليم دابريو ليك دابرينو واصديك تديني قد بلغت من لدني عذرا قد بلغت براستي هاوريتي مكة تنك براستي بيانوت هي حقي خوتا اتو قيشتيا او بلي او استي عذر كتبي بهوي اوي كواليك تدابري كأمن صبر منيا برامر بتو فانطلقا طبعا خضر زاري دوميش عفو كرد موساي عفو كرد لويا أو جار ديسان بريكا وتنوا فانطلقا رؤيشتا حتى إذا أتيا أهل قرية استطعما أهلها رؤيشتا حتى إذا أتيا حتى قيشتا بخلشي ديك أهل قرية خواهي يقول باسي ديك يناكا خلشي ديك لو ليرة باسي صفاتي خلشي أو ديها ليه خواهي يقول التأكيد دكاتو قيشتا بخلشيك كخلشي ديك من أهل قرية خلشي ديك استطعما إنزا موسى بيغمبر صلاة والسلام بخواهي اللي صار بيه لقر خضر داوي خواردن يان لخلشي أو ديكت داوي ميوان داريان ليكردن وتيان إمر ريبواري كسي غريبين هيش شويني حوانا ومانية هيت خواردنو خوراتيك مان بينيا أقر هاوكاري يقياد متيك مان بدن حتى دلين ببارج داويان كرديا خواردن يان ببارج ندايني يعني خلقتي زوزر رقو طنبنا طبعا خلشي أوديا زانا زور قصيان لسكديا خلشي شو عندنا بلام هندق لمفسيرة كان هندق لزانان دلين خلشي أنطاكيا بونا خلشي أنطاكيا شوينا كلا دور بري لمنطقة لاي تركيا خلشي وين دبي وين داتي برينا لو وين داوان لخلشي أوديا كرديا أو قندا أوان استطعم أهلها داوان لخلق كي كدوا كوا ميوان داريام كان خواردنش يام بدني يام ببارا استطعم يعني طلبي طعام يان كديا خواردن يان كديا فأبوا يعني فامتنعوا راضي نبون أن يضيفوهما ميوان داري موسى بيغمبر وخضر بكر
طبعا أو برين فأبوا أن يضيفوهما لإسلامتي حتى لنا عرف عادتي خلشك أجر مسلمان يجنبن كرم ضيافة لنا وخم خلقكية إنسانيتية استخلصك رنج مسلمان نبي بلام كاتك كسج غريبة ميوانك برسيك كسك داوا اشتشي لدك بهاو كاري دي وكو إنسانيت نكو وكو دي لو كسك ميوان داري كسك نكا ريزي لينني براستي أو كساتي أو كساتي ضعيف لا وازو خراف لا درو لا ويرا براستي لا سنگا لا همو مرۆڤایەتیەک ئەو کەسە داشۆرایتەوە لۆیە لێرەش خوای گورە بۆ شێوەی باسی دەکەم لە سەردەمی ئیمامی عومەر دەڵێن ئەو خەڵکی ئەو دەیە ئیمانیان هینە هاتنە لای ئیمامی عومەر وتیان ئەی ئیمامی عومەر هاتین ئێمە مسلمان بی بەڵام ئاەتێکەیە لە قورئان زۆر بەخراپ باسی ئێمە دەکات خوای گەورە کە دەفەرموێ فەئەبەو ئەن یوضەیفوهما ئەوە لە دەربارەی ئێمەیە بۆیە داوان لێ دەکەین ئەگەر ئەو ئاەتە بگۆڕی لە جیاتی فەئەبەو بیکێ فەئەتەو ئەن یوضەیفوهما فەئەبەو یعنی ڕازی نەبوون میوانداریان بکەن ئەدی فەئەتەو واتە بۆ خۆیان بە پیل میوانەکان چوون ئەم بزانە یەک حرف لە قورئان چەند گۆڕانکاری هەیە فەئەبەو فەئەتەو عەکسی یەکە بزانە لۆیە ئیمامی عومەر ڕازی نەبوو گوتی دەتەوێت قورئانتان لۆ بگۆڕم ئەوە قورئان و باسی هەموو کەسێکی کردیە لۆیە ئەوانە کاتێک کە خەڵکی ئەو دەیە میوانداری ئەو دوو پیاوەیان نەکرد لەوێندەرێ مانەوە کاتێکەوە لەوێندەرێ لە بندیوارێک لە شوێنێکی دەرەوەی گوندەکە ئیسراحەتیان کرد لەو کاتەدا فەوەجەدا فیها جیدارا موسا پێغەمبەر لەگەر خضر دیوارێکیان دیت دیوارێک بەرز بوویتەوە بەڵام ئەو دیوارە یورید ئەن یەنقەضە دیوارەکە لار بوویتەوە هەر یعنی لەسەر ڕۆخی ئەوەیە کە بڕوخێتن بکەویتن بزانە یورید ئەن یەنقەضە نزیکە ئەو دیوارە بڕوخێ و هەروەشێتەوە و هیچ ینی بکەوتە عەردی لۆیە خضر چی کرد سەلامی خوای لەسەر بێ فەئەقامە هەستە دیوارەکەی ڕاست کردەوە تەمەن ڕاستکردنەوەی دیوار خۆ لێ دەستێکی لێ بدە و ڕاستی کاتەوە دیوارەکەی ڕوخاندیە جارێشتر شوێنەکەی ڕێخستەوە ئەو جە خشتەکانی قلقل خاوێن کردەوە یان قوڕی گرتەوە خشتی دروست کردیا ئەو جە خشتەکانی هینایە یەک بێگ لە سەیەکی دانایە بۆ خۆی لەگەر موسا پێغەمبەر بێکەوە بەڵام موسا پێغەمبەر قسەی ناکە لۆیە دیوارەکەی ڕاست کردەوە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بە نیاز و فکری خۆی گوتی دیارە بە مەبەستی ئەوەی پارەک شتێک پەیدا بکاتن لۆیە ئەو ئیشەی دەکات لۆیە قالە موسا پێغەمبەر ڕەخدەی لێ دەگاتی لۆ جاری سێم و پێی دەڵێ لەو شئتە لەتەخەذتە عەلەیه ئەجرا خۆ ئەگە بدوێتن ئەی خضر حەقی خۆتە دەتانی کرێیەک لە مقابلی ڕاستکردنی ئەو دیوارە لە خاوەنی ئەو ماڵە وەربگری لۆ کرێی لێ وەرناگری بزانە تەوانە ئەوە ڕەخدەی موسا پێغەمبەرە لێرەدا وەرگرتنی کرێ حەقی خۆیتی خضر وەربگری دەتانی وەربگری بەڵام لۆ خضر دیوارەکە چا دەکاتەوە بەبێ ئەوەی پێی گۆترابی بەبێ ئەوەی کرێک وەک تەماعەشی هەبیتن لێرەدا ئەوە مافێر دەکە ئینسانی خۆبەخش ئەوەی کە بە خۆبەخشی لە بۆ خزمەتی دینی خوا ئیش دەکا نابی هیچ حسابێک لە خەیاڵی بی لۆیە خضر مەبەستەچی لە خەیاڵە دەزانی بۆ وا دەکا لە دوایی دەلۆمان ڕۆن دەکاتەوە لە بۆ موسا پێغەمبەر ڕۆن دەکاتەوە لە بەرچی وام کرد طبعا کە موسا پێغەمبەر لۆ جاری سێم ڕەخنە دەگری لە خضر و بەخۆشی وتی لۆ جاری ئەگەر ئەو جارە پرسیارم لێ کردی ڕەخنەم لێ گرتی فەلا توصاحبنی ڕەفاقەتی و برادەرایەتیم مەکە و لێک جودا دەبینەوە قالە لەسەر ئەو مەرجەی کە موسا پێغەمبەر بۆ خۆی داینا خضر وتی هذا فراق بيني وبينك أي موسى لێرەوە تەواو ئەوە بۆ هۆی فراق بيني جیابوونەوەی من وبينك و لەگەر تو جیابوونەوەی من و تو تەواو کە دەرێ هذا فراق واتە ئەو ڕەخنەگرتنی تو سێم جار کە بۆ خۆشت باس کرد جاری سێم حەقی خۆتە لە یەکتر جیابینەوە ئەوە
جیابوونەوەی نێوان من و تۆیە. سەئونەبیئوکە بتەئویل ئینجا لە داهاتووەکی نزیک لە مەودووە بۆ دڕۆن دەکەمەوە. سەئونەبیئوکە یعنی سەئوخبیڕوکە هەواڵت پێ دەدەم. کەلیمەی نەبە سەئونەبیئوکە فەرقی چییە لۆ نارە سەئوخبیڕوکە. کەلیمەی نەبە هەواڵێک بدێ کەسێک زۆر گرنگ و گەورەبی لای ئەو کەسێک کە هەواڵەکەی پێدەکا زۆر جێگای مەبەستبی. موسا پێغەمبەر محەیر مایە لەولایە کە شتێکەی کوون کرد، لەولایە گەندەکی بێگونا زۆر جوان لە ڕووکەشی کوشتی، لەولایە دیوارەکی چا کردەوە بەبێ هیچ ئەوەی داوای لێکرابێتن. چییە لەبەر چ وا دەکاتن؟ لێ زۆر تامەزرۆیە بزانی لەبەر چی وای کردیا. لێ خضر چ دەرێت سەئونەبیئوکە هەواڵت پێدەدەم خەبەرت پێدەدەم. خوای گەورە لە قورئانی پیرۆز چ دەفەرمێ عەمە یەتەساءەلوون عەنی النەبەئی العەظیم، لە هەواڵێکی زۆر گەورە کە قورئانە یان ڕۆژی دوایی. بەڕاستی قورئان هەواڵێکی زۆر گەورەیە، هەواڵی زۆر گەورەی پێیە. ڕۆژی قیامەتی یەکێکە لەو هەواڵە زۆر گرنگ و مەبەستانەی کە بەڕاستی زۆر گرنگە لە بۆ مرۆڤ. لێ کەلیمەی نەبە سەئونەبیئوکە یعنی ئەو هەواڵە گرنگ و زۆر گرنگت پێ دەدەم. لۆ ڕوون دەکەمەوە بتەئویل. بتەئویل معنای چییە؟ تەئویل واتە ڕوونکردنەوەی بابەتێک کە کەسێک نایزانیتن. لێرە فەرق لە بەینی تەفسیر و تەئویل. تەفسیر واتە تەوزیع ڕوونکردنەوە وانیا. کەلیمەی تەئویل لەگەڵ تەفسیر هەندێک لە زانایان دەرێن وەکو ئیبن جەریری تەبەری هەدەفەرمێ تەفسیر و تەئویل یەک شتە، بەڵام هەندێک لە زانایان نە دەڵێن تەفسیر ئەوەیە کەسێک لە ڕووی نەزەری لێکدانەوەی ئاەتەکان واتە لە ڕووی مەعنا وشە بە وشە لێکدانەوەی تەفسیرە. بەڵام تەئویل ئەو معنایەنەی کە شاراوەن پێویستی بە ئیستنباط و پێویستی بە وردەکاری هەیە ئەوە پێی دەوتر تەئویل. لێ شتێک شاراوەیە ئەتۆ ڕۆنی دەکەیەوە معنایەکەی، بەڵام تەفسیر ئەو معنە کەلیمانێک کە وشەکانی ڕۆن و ئاشکرایە هیچ پێویست بە گەڕام ناکە، پێویست بەوەی ناکە ئەهلی مجتەهیدین ئەوانەی کە بەڕاستی زانای ڕاسیخوون ئەوان بچن لێ کۆڕنیەوەی تێدا بکەن معنایەکانی ڕۆن و ئاشکرایە. بەڵام تەئویل ئەوانەی کەوا ئەحکامەکان هەڵدەڕێنجن ئەو معنە ئەو وشانەی کە متەشابیهاتن حکمی خۆی لێ دەدەن لە ژێر ڕۆشنایی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لێ بزانە تەماشا بکە ئیخەون لێکدانەوە چی پێ دەوت نارێت دەرێت تەئویل الرؤیا. هذا تأويل الرؤيا من قبل كي يوسف پیغمبر ببابي دلي بابا أول ليك دانو درتوني خونا كانا لو خونا تبينيا تندين صال لو بيش استهاتتي كواتا بخون كليك دراوا هاتتي بيدو التأويل ليك دانو يخون تكشتشي شاراويا انزا بحولو كشتشي زور انسان همو كسك ناطني خون ليك بداتوا لو بيدو التأويل سأنبئك بتأويلي ما لم تستطع عليه الصبر. استا لبودوا لبودرون دكموا لا أوسر سيكرداري كأمن لبران برتو كردم كتوت واناد نبو آرام بقري دام بخدا بقري بيدنگ بي لبران بر أو كرداراني كأمن كرديتم لا واني دابي إن شاء الله بازكي كوا تونتوني خضر لبو موسى پیغمبر روني دكاتوا سودو پنده هلنتراوكاني او چن آيات پیروزا يكم زانياريه كستاوكي لتقوى خدا ناسي بيت يا بخششي خدا بيت گورترا لزانستو زانياري ودسهاتو وك زانستو زانياري دوستاني خدا. يعني هندك علم هيا خواي قولي دي خاتن ناوضلي بندكاني خواي قولي دي بخشي ببندكان زور دياوازا او زانستو زانياريا وكو ريزك خوا ديدا بهندك لعبدو بندكاني خوي لقى زانستو زانياريك انسان بحولو كوششي خوي بدستي هناوا. خالي دوام دروستا گەیاندنی زەرەرێکی بچووک و کەم بەمەبەستی بەدەسێنانی قازانجێکی یا لابردنی زەرەر و زیانێکی گەورەتر. یعنی کەسێک کردارێک دەکا دەرێ کاکە ئەو زەرەرە بچووکە بەلا ئەبێتە دی لە مقابل ئەوەی زەرەرێکی گەورەتر ڕوونەدا یان منفعەتێک بێتە جێ. سێەم پێویستە موسڵمان هەڵوێستی هەبێت
بەرامبەر کار و کردەوەی خراپ و بەد موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ وعدیشی دا و بەڵام هەندێکشت دەبینی خۆی پێڕاناگیرێ لۆیە بەڕاستی غیرەتی ئینسانی ئیماندار ئەوەیە کە شتێک حەرامە بێدینیە خوانەناسیە دەبی ئینسان هەست و شعوری هەبێ نابێ گوناح بکرێ تاوان بکرێ بێدەنگ بی ئینسان لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من رأى منكم منكرا فليغيره بيده بدست فإن لم يستطع فبلسانه أجر بين نكرة بالزبان فإن لم يستطع فبقلبه أجر هر بين نكرة إنسان بدل بيدا خوش بيتن معقولة جناح تاوان بكري إنسان ضلي لقربي بي خوش بي براستي أو صفات منافقين أو صفات فسقة خوا بنام مبدا خالي توارم پێویستە گومانی باش و پاک و بێگەدمان هەبێت بەرامبەر کار و کردەوە و هەڵس و کەوتی کەسانی باش و خوداناس و دیندار یعنی ئێمە دەبی گومانی باشمان هەبی بەرامبەر بە کەسە یعنی موسا پێغەمبەر لەو کاتێککە یەکەم کردەوەی خراپی کرد کە کورتکردنی کەشتێکە بوو نەیگو کاکەم لەگەر ناڕۆ نە گومانی باشی هەیە خوای گەورە پێی فەرمووە عەبدەن من عیبادینا بەندێک لە بەندە چاکەکانی خۆمان بزانە لۆیە موسا پێغەمبەر دەزانی کردارەکەی بەڵام دانی بە خۆدا دەگری دەزانی دەبی حکمەتە چی تێدابی لەگەڵ ئەو کە دان بەخۆشی داناگریتن خاڵی پێنجەم لە بیرچوون بە بیان و عوزری شەرعی دادەندرێت نەرمونیانی لەسەر خۆبوون لەگەڵ فێرخواست یعنی بزانە لە بیرچوون یەکێکە لە عوزری شەرعی حتا ئەگەر کەسێک کردارێکی کرد لە بیری چوو یان مەسەڵەن لە بیری چوو قسەی کرد ناونوێژێ بە ڕۆژی بوو ئاوی خواردەوە ڕۆژی پێناسچێ نوێژەکەی بەتاڵ نابتەوە مادەم بە نسیانە لە بیری چووە لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ رفع عن أمتي ثلاثة گوناحی قەڵەمی گوناح نووسین هەستاوە لە سێ کەس یەک لەوانە دەفەرمێ یەک لەوانە النسيان رفع عن أمتي النسيان والخطأ وما استكرهوا عليه يقلا وانا لبيت سون وهارو بحالا كسك شتا بكا سيميش بزوري شتك بكسا بكري خالي يشتل لو خالاني كزور قرنقا لسود وبندكان نرمون يعني ولا سر خوبون لقال في رخواس ها خضر موسى بيغمر رخدي لي دقري وعدوا بالينش بيدايا بلام لقالي لسر خويا بيم نقوت يتو صبر لي لقمن بو اسلوبه بيدري خالي يشتر خالي ششم برنيان ندان وهل نخلطان بالروالات بيش خصني جيري عقل بس سوز داري انسان عندك جاروية عاطفتها سوزتها والله من ذلكم درمنا اللي بدو يسبيني هالستين مثلا لو قلنا على شيء دي خودا كنت كم زاري قلت كوكي ايش تمايتي في حجاب كري زاري زاخير ودا الشيتوا او عطفة بلام عقل انساني عقلي لبيشي عاطفتي لويا خۆلە منداڵی تۆڕە دەکا هەندێک جار پێویست دەکە لێی بدا چاوی لێ سۆرکاتەوە دەبی هەندێک شتێ پێی خۆشە لێی بگریەوە لۆیە ئەوە پەروەردەی جوان و دروستە خاڵی هەفتەم دەبێت ڕێگریکردن و سەرزەنشکردن و تۆڵەسەرنەوە بە ئەندازەی قەوارەی تاوان و گوناهەکە بێت جاری یەکەم خضر کە ڕەخنەی گرت لە موسا کە لە قسەی بەجواب هات چی گۆ قال إنك لن تستطيع معي صبرا جاری دووەم تنطر برخدكي قال إن ألم أقل لك جاري كم تيجو ألم أقل إنك لن تستطيع معي صبرا جاري دوم رخدكي تنطر ألم أقل لك كلمة لكي لبو زيادك جاري سيم عقوبك زوت تنطر دبي كبريتيا لوي قال هذا فراق بيني وبينك لو إنسان كسك هلك دكا من دالكت كسك قتابيكت ونيا جاري كم بس أقداري كوا كاكو هلاي أقد ليبي جاري دوم تساوي لي سوركوا جاري دوم دطاني بعصم جير راتشي جاري سيم دبيس زاي بدي قرب مادم أو غلطت كده أو السيد زارت تدبارك يوا روجاني أو رود نادمي حفتك أمن قطعي روجان الدكا ناد بمفران شوي بو شوي إنسان پروردي معلوم من ضالبك خالي هشتم پەلەکردن و ئارام نەگرتن دەبێتە هۆی بێبەشبوون لە شتی گەورە و گرنگ بزانە ئینسان ئەگە پەلەی کرد لە زۆشت پەلەکردن دەبێتە هۆی ئەوەی ئەتوو بە ئاوات و مەبەستی خۆت نەگەی
لێ لە زمانی عربی قسەکەیە دەرێ من استعجل الشيء قبل أوانه عوقب بحرمانه. ئەگەر کەسێک پەلە بکە شتێک بەدەستبینی پێش ئەوەی پێ بگا پێش ئەوەی پێ بگا سزا دەدرێ بەوەی کەوا لی بێبەش دەبی. لۆ نمونە دار پرتەقالەکەیە، ئەو دار پرتەقالە هێشتان کارکە تاڵە کە لێی دەکەیەوە تاڵە پێ ناخڕی فڕی دەدەی عوقب، بەڵام ئەگە سەبر و ئارام بگری هەتا جوان پێدەگا زەر دەبی ئەو کاتە لێی دەکەیەوە بەڕاستی ئیسفادەی لێ دەکەی. هەموو شتێک وایە. طالب العلمیش قوتابی ئەگە سەبر و ئارامی گرت تەحملی کرد لەسەر ناخۆشیەکان لەسەر ئەو هەموو خوێندن و ئەو ڕەحلە ڕق و ئەو هەمماندی بوونە ڕۆژێک دادێ دەگاتە بەست و مەرامی خۆی، دەبێتە مەهەندسێک، دەبێتە مامۆستایەک، دەبێتە کەسێک خزمەتی خاک و نیشتیمان و دەوروبەری خۆی دەکاتە. خاڵی نوێم نەمانی بواری تاوپۆشیکردن و سزانەدان تا سێ جارە. دوای سێم جار هیچ بیانوشی نامینێت. دائیمەن وەکو باسمان کرد عقوبە و پەروەردە دائیمە دەبی ئاگادار بن ئەوانەی کە کاری پەروەردە دەکەن نابی دائیمەن وەکو فیشەکەشێتە تووڕە بن یەکە و سەر دۆ شاو تێکەر بکەن لەگەر کەمتریشت نا ئەوجا ئەگەر بابە ئەگەر برا گەورەیە ئەگەر مامۆستایە ئەگەر هەر کەسەکە جاری یەکەم عەفویکە، جاری دووەم ئاگاداریکەوە، جاری سێم دەتوانی سزای بدەیت، دەتوانی تۆڵەی لێوەگریەوە. خاڵی دەیەم لەو سود و پەندانە گەورەترین و باشترین چاکە ئەوەیە، ئەو چاکەیە ئەوەیە گەورەترین و باشترین چاکە ئەو چاکەیە ئەوەیە کە چاکە بکەیت لەگەڵ ئەوەی خراپە لەگەڵدا دەکە. خضر سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە موسا لە قسەی بەجواب دێ سەبری لەگە دەگری تەحملی دەکا لۆیە نابێ ئینسان ئەتو برێ ئیلا دەبی لەگە کەسانێک ڕەفاقەت و برادەرایەتی بکەم کە وەکو خۆ منیان لە خۆم باشترن ئێوە ناکری. لۆیە ئینسان بەڕاستی دەبی هەوڵ بدا لەگە کەسانی خراپیش سەبر و ئارام بکریتن. چەند خاڵەکەیە لێرە وەکو ڕوونکردنەوە ڕوونی بکەینەوە. یەک لەوانە قاعدەکمانەیە لە قاعدەی ئوسولی فقه کە قاعدەی شەرعیە دەفع الضرر أولى من جلب المنفعة. بزانە دەفع الضرر هەندێک جار زەرەر لادانی زەرەر باشتر و ئەولاترە لەوەی کە منفعەتەک لە بۆ بێ وانیا. مەسەڵەن لێرە موسا پێغەمبەر خضر لۆ کەشتێکەکەی کۆن کرد زەرەرەکی لە کەشتەکەیدا لۆ چکە منفعەتێکی گەورەتری لە پشت بوو لەبەر خاتری ئەو سود و قازانجە گەورەیە ئەو زەرەری بە کەشتێکە گەیان لۆ لەبەر چی گەنجەکەی کوشت لەبەر ئەوی زەرەرێکی گەورەتری لە پشت بوو کە داکوبابەکەی دەبووە هۆی کافربوونی داکوبابی ئێوە گەورەترە وانیا هەم بۆ خۆی کافر دەبوو هەم داکوبابی بۆیە ئەو زەرەرە کەمەی گەیان لۆی منفعەت و مەسلحەتێکی گەورەتر ڕەچاو بکە. دیوارەکەی چاکردەوە لەگەڵەوەی ئەو خەڵکە خراپەیان لەگەر کردبوو لۆ لە مقابلی ئەوەی ماڵک گەنجینەیە کە لەبن ئەو دیوارەیە نەفەوتی خلەوە مەسلحەتە. ئەلۆیە لە شەریعەتی ئیسلامیش فرمودەی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم کە یەکێکە لە قاعیدەکانی قەواعیدی فقهی کە دەڵێ لا ضرر ولا ضرار. ئینسان دەبی هەرگیز زەرەر نەبی لۆ خەڵک ولا ضرار و ئەگەر کەسێک زەرەریشی پێگەیاندی نابی ئەتوو لە مقابلی وی زەرەر بگەینەوە نا. کەواتە لێرە ئەوە لۆتی ئەوە قاعیدێکی عامە گشتیە بەڵام هەندێک جار وەیە منفعەت و سود و مەسلحەتێکت پێ ناگا ئەگە زەرەرێک دانەنەی ئەو لەو حالەتە دەفع الضرر أولى من جلب المنفعة. لۆ دەی زەرەرێکی کەم دادەنەی لە مقابلی ئەوەی کەوا مەسلحەتێکی گەورەتر و باشترت بەدەست بکەویتن. ئەوە قاعدەی فقهیە. لۆیە کەواتە ئینسان زۆر جاری وایە ئەمر بالمعروف نەهی لە منکەر ئەگەر ئەتو ئەمر بالمعروفەچی بکەی کردارێک و کارەساتێکی زۆر گەورەتر ڕوو دەدا. ئەگەر نەهی لە منکەرە بکەی منکەڕێکی زۆر گەورەتر ڕوو دەدا. مەسەڵەن ئارە خواردنەوە ئەتو ئەگەر نەهی لە یەکێکی بکەی ئارەقی برەی مەخوا احتمالە بتکوژی قەتل گەورەترەیان ئارە خواردنەوە قەتلەکە کەواتە لێگەڕە چاوپۆشی لێ بکە مادەم کردارێکی گەورەتری لە دوادایە. لۆیە ئینسان دەبی بەڕاستی شتەکان لۆیە دەرێ الضرورات تقدر بقدرها ئەوش قاعدەی شترە ضروراتەکان دەی بە قەدەری خۆی هەرسو کەوتی لەگە بکەیت نابی لەوەی زیاتر. خضر کاتی کە کەشتەکەی کۆن کرد
بأندازي خوي كوني كرد بس عيب داري كرد بزانا بس گەنجەکەی کوژ دەچوو هەمووی چادەورەکەی قەتل و عام بکە لۆیە ئینسان بەڕادی پێویستی خۆی ڕۆم بکاتەوە خاڵێکترمانەیە مەسلەی میوان و میوانداری مەسلەی میوانداری چەند جۆرێکی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ میوانداریکردن واجبە و میوانداریکردنی میوان هەتا 3 ڕۆژ پێغەمبەر دەفەرمێ ئیکرامون ئەوە ڕێزلێنانی تۆ لەوی یعنی کەسێک کە دێ میوانداری داوای میوانداری دەکە دەتانی ئەتوو جەمە خواردنەک تێری بکەی لە ماڵی دای بنەی خزمەتێکی باشی بکەی بەڵام ئەگەر ئەو میوانە نەڕۆیشت ڕۆژێک 2 3 پێغەمبەر دەفەرمێ ئەوە ڕێزلێنانی تووە لە بۆوی لۆیە ڕێزلێنانی میوان شتێکی زۆر گەورەی لە شەریعەتی ئیسلام کاتێک کە میوانەکان دێنە لای ئیبراهیم پێغەمبەر عەلەیه السەلام وجاء بعجل حنيف بزانا یەک گۆلچی زۆر گەورە یان بعجل سەمین زۆر قەڵەوی سوورکراوەی جوان لە پێشیان دادەنێ بزانا فقربه إليهم لە بەدەستیان دادەنێ قال ألا تأكلون فەرمون بیخۆن بزانا لۆیە ڕێزی میوانداری وایە ئینسان حەچەندی ڕێز لە میوانی بنێ نیشانەی ئیمانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه هەر کەسێک باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با ڕێز لە میوانی خۆی بنێ بزانە بەداخەوە ئەوڕۆ میوانداری نمایە بە تایبەت جیلی ئێستا میواندێک یعنی سبحان الله هەر یەکە خۆی لە ژۆرەی دەنێ بە خێراتنی مامی ناکە بە خێراتنی خاڵی ناکە بە خێراتنی پلچی ناکە بە خێراتنی ئامۆزایی ناکە کاکەوە چ میوانداریەکە کەینی سیلەی ڕەحم دەبینێ لۆیە میوانداری حەقەتی شەرعیە شتێکی زۆر گرنگ و گەورەیە بەڕاستی ئینسان دەبی وەکو مسلمان زۆر بە گەورە سەیری میوان و میوانداری و پێشوازیکردنی لە میوان بکە پێویستە دایک و باوک بەڕاستی منداڵەکانیان ڕابهێنن کو دەست لە میوانداری کو ئیستیقبالی میوان دەکەن بەڕاستی ئەو ئادابانە زۆر زەرورە ئینسان لێی بکۆڵتە و گرنگی پێ بدات ئەو شوێ هاتینە کۆتایی بەشی ئەو جارە دەپاڕین و لە خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بی خوای گەورە ئەو قورئانە بکاتە سێبەری ڕۆژی قیامەت و تکاکارمان لە بۆ ڕۆژی دوایی وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين